وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. هەروەکو باوە ناوە دەستگاگەلە میدیایی کە تەماشاچی ئەدۆزنەوە بۆ بەرەکانە ڕقابەت و کێبڕکێ و شەڕ و تەرەفداران دروست ئەکەن بۆ دوولایان، وەکو ئەوەی کە ئەم جیهانیان بەسەر خەیر و شەڕ تەقسیم کردگە، وەکو ئەوەی کە وەرزشیان بەسەر دوو تیمە سوور و شینا تەقسیم کردگە، هەروەکو سیاسەتیان تەقسیم کردگە بەسەر چەپ و ڕاستە. گەرەکیانە خەڵکە دنیا بکەن بە تەماشاچی، بەش تەماشاچیە ئەوانەی وا قارەمانی ئەنوێن و وانە مەیدانە، چ لە مەیدانە تجارەتە، چ لە مەیدانە وەرزشە و چ لە مەیدانە سیاسەتە، ئەمانە تەماشاچیان گەرەکە. بۆیە بەرەگەلە میدیایی کەسانێک کە تێنە ناوە عەرسەیەک وە زەهنیەتە خەڵکی بمبارانەکەن بە شوێن تەرەفدارە ئەگەڕێن، تەرەفدار بۆ خۆیان کۆەکەنەوە. بەڵام ئەوانەی کە مرەبین، ئەوانەی کە بازی گەردانن، ئەوانەی کە بازی ئەدەن، تەحلیل ئەکەن، ڕەقیبە بەرامبەریان نەو ئەبازیەکە. بۆیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لەم شەڕەی رووسیە و ئوکراین نەک لە خەڵکە کوردەوار تەماشاچی دروست ناکە، بەڵکو خەڵکە کوردەوار بە عنوانە بازیگەرانە جیهانە پێشڕوو، جیهانێک کە بەرەو بڕێکی گەورە ئەڕوا و بڕی لێ ئەدەن، وەکو چۆن لە سەردەمە جەنگە جەهانیە ئەووەڵا بڕیان لێدا، وەکو چۆن لە جەنگە جەهانیە دووەما بڕیان لێدا، ئەم جارەیش جەهان بڕ ئەخوا. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەو ڕۆڵە ناگێڕێت کە ئینسانەکان تەقسیم کاتە سەر دووڕێیانە چەپ و ڕاست، سوور و شین، بیان کات بە چەپڵە لێدەرانە تەماشاچیە بازیە قەحرەمانان، بەڵکو خەڵکە کوردەوار و کوردان بۆ خۆیان بازیگەرن. بۆ ئەوەی بازیگەر بین دەبێ بزانین ئەوانەی کە دەرگیرن کێن، خۆیان چۆن پێناسە ئەکەن. ئەو دیبەیتە تەخسیس دریاگە، تایبەت کریاگە بە خوێندنەوەی ڕووسەکان لە ڕوانگەی خۆیانەوە. وەختێ تۆ خوێندنەوەیەکت لە خۆت هەست و ئەم خوێندنەوە بە جەهان تەعمیمە دەی و گەرەکتت جەهان تۆ وا بوێنێت، ئێمە ئیشە بزانین ڕووسەکان چۆن خۆیان ئەنوێنن. هەروواکە ئەمریکایەکان خۆیان بە ئەرباوە بە دنیا ئەنوێنن. تۆ ئەمە لە ژیانیان ئەوێنی، ماڵی گەورە، ماشینی گەورە، خۆراکی گەورە، تەنانەت سایزە هەمبرگەرەکانە ئەمریکایەکان تەکە سایزە تەمامە هەمبرگەرەکانە دنیا فەرقەکە. تۆ مەکدۆناڵد کە برانچێکی ئەمریکاییە دەبڵ چیزبرگەرەکەی لە ئوروپا و مابەقی جەهان لەگەڵ سایزە دەبڵ چیزبرگەرێکا کە لە ئەمریکایگری فەرقەکە. ماشینە ئەمریکایەکان گەورەن، حەجمە مۆتۆریان گەورەس، 6 سیلەندر بۆ 12 سیلەندرن. مەسرەفە بنزین بۆیان مهم نییە، بەڵام ماشینەکانە ئوروپا بچووکن، مەسرەفە بنزینیان وا لە خوارۆ. ئەمریکایی وەختێک گەلە کێسی تەکە ڕووسەکانە دەرکەوێت جەنگە ستارەکان دروست ئەکا. ئەمریکایی ئیلان ماسکە بۆ دروست ئەکا کە قەرارە کورەی زەمین و جەو بۆ تۆ بخاتە مەحاسرەیە سەتەلایتەکان، یعنی سوڵتەیە مطلقە یاڵەتە متحەدەیە ئەمریکا بە ئاسمانگۆ. وەکو چۆن تیارمەهان لە ئاخرە قەرنە هەژدەوە وتی بۆ خاتری ئەوەی کە ئێمە ببین بە ئیمپراتورە جەهان، ببین بە ئیمپریەلیزم، دەبێ حکوومەت بکەین بە دەریاکان، و ئاوا بوو لە زوانە تیارمەهان بوو کە بە ئێمە وتیان خاوەرمیانە، میدڵ ئیست،
ڕۆژهەڵاتە ناوەڕاست ئێمە ڕۆژهەڵاتە ناوەڕاستە ئستراتیژیە سەروەریە ئەمریکاین ئێمە منتەقەگە لە زەمینین کە تەقسیم کریاگین لە نەزەرە ئەڵفرد تیەرمەهانۆ کە ناومان نەریاگە ڕۆژهەڵاتە ناوەڕاست ئەمریکایەکان خۆیان بە ئەربابە جەهەن ئەزانن بۆیە دائیمەن فیلم ساینس فیکشن دروست ئەکەن وتخيلي دروز أكن وعلمي تخيلي دروز أكن كأم جوي زمينة يا آخر الزمان يا أكون بره رشة موجودات فضائي كأم أمريكا كان كمر بهمة أوسن كجوي زمين نجات بدن لدجمنان الدركي لقرا إما حيج نقش إكمانية ما بقي جهان ديارنية أوي لتسوير الرسانة كان درأكوي تقابل الدنيا غربة تك دنيا السوسياليزم تقابل التزار الروسي وفرهنج الروسية تك نابلئون بونابارتا تقابل استبداد الروسية تك ليبراليزم الغربية بابزانين روسكان خويان چون بيناساكن نك أوي كإما ببين بطرفدار الروس يا ببين بطرفدار أمريكا إما تماشاچين نين إما فيك كيشو چپلالي در كسنين إما خومان بازيگرين أم جارا وجهان خليك بر أخوات كردان بيت أورينين بروانگنين لبي خبريكا دسنا كان وجوديان وتيكا تيكيان كان لبي خبريكا روناچننا ووجود إنسان كردي وسرزمين كردوارو إيما نابود كان أمجار كرد هم بيناسي خوي هس هم بيناسي أم جهاني هس وهم بازيگره كرد خوي بميز بازيگران تحميل أكا وميز بازيكان أشيوينيت بويه ميشه بزانين تو خود چون پیناسه اکی تا دنیا تو وابوینید اما تصویری که امریکایی کان لروسکانی ادن یا تصویری که روسکان لخویانی ادن تصویری که امریکایی کان لروسکانی ادن تصویری که بناپارت گرکی بو لروسکان بیدا وقتی لشرن واترلو شکستی خوارد ناپلئون خوي تسليم الروسكان نكرد خوي تسليم إنجليسيكان كرد وتي الروسكان وحشين وأمكجن بلام إنجليسيكان أشراف زان ونامكجن إنجليسيكان تبعيديان كرد جزيري سنت هلن هرواك الشيخ محمويان تبعيد كرد هرواك فركسيك لبرابر إنجليسيكان شري كرد وكو شيخ عبد الكريم الشدلا تبعيديان كرد إعداميان نكردن تصويرك جهان غرب للروسية عيداد تصوير الروس وحشية أويك هتليري شوتي وتي آريا كان كلتور دروسكن روسكن مسرفي أكن بكاري تيرن ويهودي كان نابودي كان اما بيناسا كردنا اوي تربو ادرنس بو اوان بو للايانا هتليرو للايانا امريكاوا امرو بايدن اجي ديكتاتوركي موسكو ديكتاتوركي موسكو مرغوبيت بكي ادا تصويرك بايدن قركيسي لبوتيني بدات تصويرك كخلق روسيا قيني ليتئد يا تصويرك كيالات متحدة أمريكا بو بسيج كردن خلق خوي ومتحدان خلق خوي لجيرنا وباراستن الديمقراسي ليبراليزم شر الليبراليزم أكا تك استبداد ديسبوتيزم روسي أم دجمنانا لازم وملزوم يكترين أم بيناسا قلك لا يكتري أكن كي أترسينيت أم بيناسا قلك لا يكتري أكن أرزش أخلاقيها بشوينو
ئێمە فێر بووگەین بە کەسێ ئێژین فەشیست. ئەم فەشیست خەتابکردنە کەسێک لە بەکڕاوندە ئەندێشەیە چەپە ئێمە تێت، لە بەکڕاوندە ئەندێشەیە لیبراڵیە ئێمە تێت، ئەمە مەحسوڵە تەفەککورە ئێمەس، ئەمە ڕەدیەیەکی ئەخلاقیە. ئەم جەهانە کە تۆ ڕەدیەیە ئەخلاقی لێ ئەدەی، کوێی تری ئەخلاقیە کە فەشیزم ضد ئەخلاقە. ئەم جەهانە کە تێیە شەڕ کە وەکامە مەرگبردنە ملیۆنها ئینسانە، جۆرم تعریف نەکریا گەسەوە و جۆرم نییە و هیچ کام لەم ڕەهبەرانی دنیا بۆ جۆرمنامینە شەڕ پێیان نەخستکەسە بەرەوە، بەڵکو ئینحسارە شەڕ وا لە دەسە خۆیانە. ئەوان چەک دروست ئەکەن تۆ بترسێنن، ئەوان F-35 دروست ئەکەن تۆ بترسێنن، ئەوان بۆمبە ئەتۆمیان هەست تۆ بترسێنن، ئەوان ناوە هەواپەیمابەر و ژێردەریایی ئەتۆمیان هەست وەکو سەگ چۆن دانە لێ چیر ئەکاتۆ بەر لەوەی پەلامارە بە تا بوو ترسێنێ. سەگ وەختێ دانە لێ چیڕەکاتۆ ئەگەر پشتت تێ کرد و دەرچوویت ئەتخوا، ئەگەر وێسیایت و ڕوانیتە ناو چاوانی دانە چیرکردنەوە دوو حاڵەتەگرێ، یا ئێشێ پەلامارت بدات یا ئێشێ کلکی بنێتە ناو گەڵیوە دانی بووە سێو دەرچێ. ئەمانە ئێشێ فێرە تۆ بکرێت لە پرۆسسێکا کە تۆ ورود ئەەکەی بە ئیجتیماع، لە پرۆسسێکا کە تۆ ورود ئەەکەی بە جەهان. ئەگەر ئینسانە کوردی لە بازی سیاسەتە جەهان دوورۆ کریاوە، ئەگەر ئینسانە کوردی پێناسەی ژەڵەژیا و من تێمە سەری کە کێ وای کرد بۆ وایان کرد، داستانێکی تری هەست. بۆیە من ئەمڕۆ نەک ئەوەی کە ئومەتە کوردی تەرەفدارە ئەمریکا بێ یان ئۆکراین بێ یان ڕووسیە بێت، ئێمە خەریکین بزانین کێ کێس، کێ بەخۆی ئێژێ چی، کێ کامە بازیگەرە، کێ لە وەسف و سەناوی خۆیان چی ئێژێت، کێ ڕەجەز ئەخوێنێت، ئەم ڕەجەزە کە ئەیخوێنێت چۆنە، ئێمە لەگەڵ کیا دەرکەفتگین. واکە ئەمریکاییەکان لە جەنگە جەهانی دووەم و دوای ماجەرای پەرهەڵبرە قەرار بووتە کە ژاپۆنا شەڕکەن ئیدەیەک مەئمور کریان لەسەر کولتورە ژاپۆنیەکان تەحقیقکەن تا بزانن ئەمریکا لەگەڵ کێ دەرکەوتگە، لەگەڵ کێ شەڕەکە، ژاپۆنی کێس. هەر بەم دەسە تۆ ئەفامی وەختێ لە 300 ساڵ ڕابردوو سەرزەمینە تۆ پڕ بووگە لە سیاحەتنامە تەوەسوتە ئوروپاییەکان، لە هۆلەندی وە تا فەڕەنسەوی، لە فەڕەنسەوی وە تا ئینگلیسی نەهات کەسە بنارە قەندیل هالیدەی بکات، نەهات کەسە سەواحلە مەدیتەرانە خۆڕ و تۆکاتۆ لەگەڵ کەنیشکە کوردیە. هات کە بزانێت تۆ کەی، تۆ چیت، قدرەتەکانت کامەسە، زەعفەکانت کامەسە، خۆت چێ پێناسە ئەەکەی، پێناسەیە تۆ لە خۆت چییە، تۆ پێناسەت بۆ خۆت هەست یان نێست. پس ئیستا ئێمە گەرەکمانە بزانین ڕووسەکان بە خۆیان ئێژن کێ. ڕووسێک کە ئیتر اتحادە جەماهیرە شەوروی نییە، ڕووسێک کە ئیتر بۆلشەویک نییە، ڕووسێک کە ئیتر مەتنەکەی لێنین نییە. ئەم ڕووسە کێس، بە کێ ئێژن ڕووس؟ ڕووس خۆی چۆن بە من و تۆ ئەناسێنیت؟ لە جەنگە جەهانی دووەمە ئایزاکۆفسکی تەرانەیەکی نووسا بە ناوە کاتیۆشا. کاتیۆشا ناوە کەنیشکێک بوو
کە لێو دووە ئەم ناوە نریا بەسەرە یەکێک لە قورسترین و نایابترین چەکگەلە ڕووسی، تۆپێکی محەڕکی چەندانەیی بەناوە کاتیۆشا. ئەمە یەکێک لە مخەڕبترین سڵاحهای ڕووسی بوو ئەم سرودە لە جەنگە جەهانی دووەمە کە تۆ ولادیمیر پوتین ئەوێنی بە پیانۆ ئەمە لێ ئەدا. ڤلادیمیر پوتین ڕەحبەر ڕووسیە، ڕئیس جمهورە ڕووسیە، ڕووسیەیە فەدەراڵی ئەم تەرانە بە پیانۆ لێ ئەدا. کامەسە ئەم تەرانە؟ ئەم تەرانە باسی چی ئەکا؟ تەرانەیە کاتیۆشا لە زوانە کەنیشکێکی مەعمولیوە بەناوە کاتیۆشا بۆ قەحرەمانە شەڕ. ئەو کاتەی کە دارە هەرمێ و دارە سێ و شکۆفە ئەکات و کاتیۆشا بە هەورازە تەنیشتە ڕووبارە خەریکە تێتە خوار و تەرانەیەک ئەخوێنێت بۆ هەڵۆکانە ستەپەکان ڕووسیە. تەرانەیەک ئەخوێنێت بۆ قەحرەمانێک لە سەرزەمینەکان دوورۆ. ئەم تەرانە ئەدا بەدەست تەرانەیەک گەورەوە بیبات بەرەو خۆر، بەرەو هەتاو، بیبات بەرەو ئەو قەحرەمانەی کە نامەی ئاشقانەی ئەمی لە گیرفانە و پێی بێژێت مادامێک ئەو قارەمانە و لە سەرزەمینە دایک خەریکە دفاعکات ئەم لە پێی ئەشقە خۆیە ئەوێسێت. ئەمە مەزمونە تەرانەیە کاتیۆشاس کە بە زمانە کەنیشکێکی ڕووسۆ لە تەسویرێکە لە سەرزەمینە دایک ئەیکات بەرامبەر بە قەحرەمانە ئەو کەنیشکێکی ڕووسی مەعمولی، کەنیشکی ڕووسێکی عادی. تەرانە ئێژێ بۆ قەحرەمانی کە لە جبهەکانە شەڕ و نامەیەکی ئەمی وا لە گیرفانە و پێی ئێژێ تا تۆی قەحرەمان لەم سەرزەمینە دایکە دفاعەکەی، من وەفادارم بە عشقەمان.
بەمە تەرانەیە کاتیۆشا بوو وەختێ لە جەهانێکا ڕوویان کردە ئینسانە کوردی من پێناسم بە ئێوەدا قیاسم بە ئێوەدا وەختێ لە جەهانێکا گەرەکیان بوو قەبارەی ئێمە بچوو کۆ بکەنەوە ئێمەیان بردە قاڵبە مەطلوبات دنیای خەسیاق غەربا کە ئینسانە مطیعی گەرەک بوو پیاگ ئێمەی بچوو کۆ کردو ئەمما عشقەکەی کاتیۆشا قارەمانە سەرزەمینە قارەمانە سەرزەمینەوە ئەسڵحەی واوە دەسەوالە بەرەیە شەڕە من مقایسەم کرد پێشووتر بە زوانە کەنیشکێکی بلژیکیوە تەرانە بێژێکی بلژیکیوە کە بە فەڕەنسە ژۆتەم ئێژێت خۆشتم گەرەک وەختی بە معشوقە خۆی ئێژێ خۆشتم گەرەک ئێژێ خۆشتم گەرەک وەکو سەربازێک وەکو سوڵتانێک وەکو گورگێک وەکو ئەحمەقێک وەکو پاڵەوانە فیلمێک قیاسم لێ کرد وتم نایژێ خۆشتم گەرەک وەکو قاچاقچیەک وەکو هەمیشە دەرچوویەکی حیز و سڵامەت خۆشتم گەرەکە وەکو ڕووناک بیرێک مامۆستای زەنکۆیەک ناوتی وەکو سەربازێک وەکو سوڵتانێک وەکو قارەمانە فیلمێک وەکو ئەحمەقێک وەکو گورگێک خۆشتم گەرەک گەرەک بوو پێتان بێژم ئەوانەی وا سەروەری بە ئەم دنیا ئەکەن گلۆری افتخار شەرەف بۆیان معنای هەست بۆ ئەوان خەسیاگی و ترسیاگی معنای نییە و عشقی خۆیان بە عشق قەهرەمان و بە عشق خاک و بە عشق سەرزەمین گرێ ئەدەن بۆیە ئەتوانن هەرواکن و حراری وتی لە دیبەیتەکەی پێشووترۆ وتم وتی نەتەوە بە چیرۆک دروست ئەکری ئاغای ولادیمیر پوتین تۆ یادگارە چیرۆکەکانە لنینگرادی ستالینگرادی تۆ ئاغای پوتین یادگار و نۆستالژیای تەرانەی کاتیۆشایت بۆیە کاتیۆشا لێ ئەدەی تۆ ئیستە خەریکی بۆ ئوکراینیەکان تەرانە دروست ئەەکەی تۆ خەریکی تاریخ دروست ئەەکەی تۆ خەریکی ئەو چیرۆکە دروست ئەەکەی وا ئوکراینیەکان بۆ یەکتری تعریفیکەن چیرۆک ستۆری تا کەسێ ڕەوایەتی بکات وەختە تۆ لەم فەزا وەکو کوردان خەریکی قسەکەی کەسانێک پەیدا ئەون بە ئەتیکتگەل و نۆڕمگەلە بازیگەرانە مەیدانەوە تەکەتوە بەرخورد ئەکەن و نازانن تۆ کێی نازانن تۆ تەماشاچی نیت تۆ فیکە کێش و چەپڵە لێدەرە کەس نیت تۆ بازیگەری بازی ئەخوێنی تۆ بابزانین ڕووسەکان چۆن خۆیان پێناسە ئەکەن هەروە کەوتم ئەمریکاییەکان چۆن چ ڕۆڵێک بۆ خۆیاندا بەش ئەکەن لەم دنیا وا سەرزەمینگە لە دنیا وێران ئەکەن و تەنکەکانیان بەسەر ئەجسادە مەردمە ئەڕوات و کودتا ئەکەن و ئەم دنیایانە گرتگە سەناوە مشتیان و بە شعارەچی تێرەبەرەوە ئەمانە ئازادی ئەدەن بە دنیا دمۆکراسی ئەدەن بە دنیا مشتێ گاوچەران مشتە جوویەندەگانە تەڵا مشتێ ئەربابانە بەردەدار مشتێک تاڵان کەرە تەماعکار لە ژێرە ناوە لیبرالیزم و دمۆکراسی وە تەنکە ئەبرامز بەسەر تا ئەڕانن پێت ئێژن جەهانە سەوەم پێت ئێژن دنیای تەوسعە پەیانە کردەک پێت ئێژن ئینسانە بەربەرە ئەن سڤیلایزد تا بێن سڤیلایزت بکەن بە تەنکەکانە ئەبرامزیانەوە بە هەواپەیماکانە بێ 52یانەوە بابزانین ڕووسەکان چۆن خۆیان پێناساکەن ئیڤان ئیلین فیلسوفە فەشیست مەسیحیە وەکو کارڵە شمیت وەکو ئاغای تاماس هابز ڕووسە کە لە ئیلاهیاتە ئۆرتۆدۆکسیە مەسیحیە ڕووسیا ڕووسبوون دەرتێرێت ڕووس کێس
بكيجن روس چکارس. ایوان ایلین اجیت مرد روس به چشمان شیطان نگریست. پیاگ روس تماشای نیوچاوان شیطانی کرد و خداوند را بر تخت روانکاوی نشاند و خوای خست سر تخت درون ناسی و دریافت که ملت وی می تواند جهان را نجات دهد. وقتی خوای دانیا سر تخت روانکاوی، وقتی روانکاوی خوای کرد، وقتی بنا خداگاه خواگی بم مطلب پی برد که ملت روس دنیا نجات اداد. سل نوی خوینمو مرد روس به چشمان شیطان نگریست. پیاگ روس تماشای ناوچاوان شیطانی کرد و خداوند را بر تخت روانکاوی نشاند و دریافت که ملت وی می تواند جهان را نجات دهد. خداوند با اندوه و رنج فراوان، خواه برنج و کسری کی فراوان و داستان یک ناکامی را برای مرد روس روایت کرد. خواه وقتی روسکه خریک بو روانکاوی کرد، داستانی کی لناکام بون خوی، لشکستی کی خوی بو روسکه باز کرد. در آغاز کلمه بود، لسرتاو کلام بو، کلمه بو، هرواک انجیل دست بیکا نخوست کلام بود. خلوص و کمال و آن کلمه خداوند بود و او کلمه خوا بود و سپس خداوند و پاشن خوا از سر خامی خطایی کرد، لخامی خطایی کی کرد. او برای آنکه خود را کامل کند او بخاطری اوی خوی کامل که، یعنی خوا خوی کامل که، جهان را آفرید، دنیای خلقاند، اما در عمل شکست خورد. بلام لعمل شکستی هینا. که شکستی هینا؟ خوا خریک امانه با کیجه با کابرای روس ایجیتی، با پیاو روس ایجیتی. و از شرم پنهان شد و خوال شرمساریا خوی شاردوه. گناه نخستین خداوند، لگرا گناه ازلی گناه انسان نیه، گناه خواست. گناه نخستین خداوند و نه آدم، لگرا خوا گناه که، انسان گناه نکه. انتشار نقصان بود، نقصانی منتشر کرد و بلاو پی کرد. به محض که انسان وارد جهان شدند، به محض اوی که انسان هاتنا و ام دنیا واقعیت ها را دریافتند، پیان به واقعیت کن برد و احساساتی را تجربه کردند که با اهداف خداوند سازگار نبود. و احساساتی که تجربه کرد که لگل هدف کان خوا یکیک نبو، آمانج کان خوا یکیک نبو. هر اندیشه یا احساسی موجب عمیق تر شدن نفوذ شیطان در جهان می شد. هر هستیک و هر بیروکیک ابو بهوی نفوذی زیادری شیطان لدنیا. به این ترتیب تاریخ برای ایوان ایلین، این فیلسوف روس، داستان یک رسوایی بود. مجو داستان رسوابونه. جهان از زمان پیدایش خود ملغمه بی‌معنایی از تکه های مختلف بود.
هرچه انسانها برای فهم جهان بیشتر تلاش می کردند جهان بیشتر در گناه فرو می رفت. هرچه زیاتر انسانکان بۆ دەرکە دنیا کاریانە کرد جهان زیاتر لە گوناها غەرق بوو. تەکەسسورگەرایی و جامعه مدنی جهان مدرن پێکەوە ژیان، پلورالیزم و کۆمەلگای مدنی دنیای مدرن نواقص دنیای قوڵترۆ ئەکرد و خداوند را در تبعید نگاه داشت و خوا لە تبعیدە ئەماوە لە شاراویە. تەنها ئومید خداوند این بود کە ڕووزی ملەتی دروستکار تەنیا هیوای خدا ئەوە بوو کە ڕۆژێک میلەتێکی دروستکار با هدایت رهبر خود بەڕێنوێنی ڕابەرخۆی تمامیت سیاسی نوینی ایجاد خواهند کرد. تمامیت سیاسی کی تازه دروست اکن. به این ترتیب به اصطلاح جهان امکان نجات خود امکان نجات خداوند نیز وجود داشت. اصل وحدت بخش کلمه تنها خیر عالم بود و در نتیجه استفاده از هر وسیله‌ای برای بازگرداندن آن موجه بود. داستانێک کە ڕووسێ بۆ خۆی تعریفیەکە و تۆ لە دوورۆ بە عنوانە ئەمریکاییەک یا دواکەوتوویەکی خاوەرمیانە پێی بێژی فاشیست بۆی مهم نییە. ئەو گەلە کەسی تۆ بزانیت جهان غرق لە فەسادە. بۆیە ولادیمیر پوتین وتی اتحادیە ئوروپا اتحادیە هاوڕەگەزخوازانە، اتحادیە فاسدانە، هیچ ئەبایەکیشی لێ نییە. ناترسێت تۆ پێی بێژی دواکەوتوو. روس ناترسێت تۆ پێی بێژی دواکەوتوو. روس ئێژێ مرد روس بە چەشمان شەیتان نەگەریست. پیاگە روس تەماشای ناوچاوانە شەیتانی کرد لەگەڵ یا گەڵاوێز بووە کە ئەم جەهانە بۆوە کەسیفە تاوەی کە چوە سوراغ خوای دانیا سەرە تەختە ڕەوانکاوی و لەوێ تێگەیشت کە ملەت روس ئەتوانێ دنیا ڕزگار بکە. ئەمە پێناسەیەکە کە روس لە خۆی ئەیکات. بەم قودرەتە مرد روس در چشمان شەیتان نەگەریست. پیاگە روس ڕوانیە ناوە چاوەکانە شەیتان. ئەی ئەو چیرۆکەی وا بۆ ئێمە تعریفیان کرد کامە بوو؟ من لە ئێوە پرسیارم کرد ئێمە بە خۆمانمان وت کورد یا پێیان وتین کورد؟ ئێمە تائفەت منە جنین یا نادان و جاهل و ئەبلەهین؟ وەختێ بە ئێوە وتم تەسویرە کۆڵبەر ئەو تەسویرە نییە کە لە ئێمەی ئەنوێنن بۆ ئێمە دروست کریاگەوە ئێمە قبوڵمان کرد و مەرغوبیەتمان پێدا دا لەبەر دەرون ڕۆخاوی و نابودی و کاولی ئێمەس. وەختێ تەسویرە نادیا مراد تەسویرە تەجاوز بە تۆ ئەدرێت، وەختێ تەسویرە قازی محەممەد بە تۆ ئەدرێت، وەختێ تەسویرە مەسعود مستەفای جوولەکە بە تۆ ئەدرێت، وەختێ تەسویرە جەلالە تاڵەبانی و ئەبە ئوجعەلان بە تۆ ئەدرێت. ئەمە نە تەسویرە واقعیە تۆس، ئەمە دوژمن بە باڵای تۆ ئاوێنەی گرتگە تا تۆیە گەردەنکەش، تا تۆیە ئینسانە کوردی ئینسانە سوڵتە قبوڵ نەکەرێ بە گژە تەقدیرا چووگە لە بەرامبەرە ئینقیادا وێسیاک خۆی لە قامەتە هێسرێکا بوێنێت، خۆی لە قامەتە قاچاقچیەکە دزێکە دەخەڵێکە ترسیاگێکا بوێنێت. روس بۆ خۆی ڕساڵەتە جەهانی تەحریفەکات. روس یەدوڵڵاه دەستە خوداوەندە کە خوا لە پەردەیە شەرمۆ دەربێنێ بۆ خاتر گوناه گەورەیە کە کردی. هەروە کە مارکس
گەرەکی بوو گوناه ئەزەلی بکا بە مالکیەت و جامعەیە بێتەبەقە دروستکە. ڕووسەکان جیهانە دروستکاران دروست ئەکەن، جیهانە غەرق لە فەساد پاکۆ ئەکەنەوە. تۆ کوێ بوویت لە حاشیە ئەم جیهانە؟ وا بووی بە فیکە ژەنە چەپڵە لێ دەرە بازیگەران ئەمریکا و غەرب و ڕووسیە. کێ بوو ئەوانەی وا پێناسەیان لە کورد نەکرد و نەیانوت کورد کێس، ئینسانە کورد کێس؟ ئێمە کەین، فەرقە تەمەدونیمان چییە؟ ئیڤان ئیلیەن ئێژێ ڕووس تەمەدونە، ڕووس تەمەدونە و قەهرەمانی گەرەکە، ڕووس تەمەدونە و قەهرەمانێکی گەرەکەت کە تەمامیەتە دەسەڵات لە دەست یاوێت تا جیهانە نەگریسە بەرەو فەساد چووگە بەدەستە بەشەر نەجات بدات. ئەمە نەرەیشنێکی گەورەس، ئەمە داستانێکی گەورەس. و چۆن کتاوە مەسیحی ئەمانە دەست پێ ئەکا نخۆست کەلام بود، ئەوە دەست پێ ئەکات سەرەتا پیا و ڕووس لە چاوانە شەیتان نواری، خوای نیا سەرە تەختە ڕەوانکاوی و تێگەیشت کە ملەتە ئەو دنیا ڕزگارەکە. ئەمە پێناسەی ڕووسە لە خوێی، ئەمە ئەو پێناسەسە وا گەرەکێسی تۆ تێبگەی دەی پێناسەیەک وا قازی حەمە کردی، پێناسەیە وا حیزب دموکرات کردی، وا مستەفای شیوخە جوولەکەی نەقشبەندی وا مەسعود مستەفا کردیان چی بوو؟ پێناسەیە تەجاوز پێکریاک بوو، پێناسەیە تەسلیم بووک بوو. ئێمە چ ڕساڵەتێکمان لەم دنیا هەست؟ ئێمە کەین لەم دنیا؟ وا ئینسانە پێس چەرمگە مەسیحی یەهودیە غەرب بۆ خۆی ڕساڵەتی تعریف کردگەسەوە، بۆ خۆی چیرۆک و ڕەوایەتی هەست. پێت وایە ئەترسێت تۆ پێی بێژی فەشیست؟ پێت وایە ئەترسێ پێی بێژی نێئۆلیبرالیست؟ پێی وایە ئەلەرزێت ئەو خۆی ئەم تفانێ کردگەسە ناو دەمە تۆ؟ تۆ کەیوا لە ژێرە فشارە ئەوا بووی تۆ هێسر، تۆ کەیوا لە ژێرە فشارە ئەوا بووی تۆ قەومە متاڵەبەگەر، حەوزەیە تەمەدونیە خۆتە فرامۆش کرد. کێ بوون ئەوانەی وا لە کورد مردمە بێڕەوایەت و بێداستانیان تعریف کردو، مشتێ گۆشتە سەرگەردانیان تعریف کردو، مشتێ دوا کەوتگە نەفامیان تعریف کردو لە شەرەفخانەکەی شەرەفخانە شەرەفنامەیە بدلیسیە هەڵگەڕاوەیە بەدەستە حەژارە موکریانی و چاپکراوەیە بەدەستە بەهائیە یەهودیە تەحتەناوە کوردە ئەمین زەکی بەگ و خاندانە ئەوە کامەسە چیرۆکە تۆ. ئەمە چیرۆکە ڕووس بوو، بۆیە ئاواکە خاکە ئوکراین بۆ گەورەترین خاکە دنیا تەوجیه نییە، منابع ئوکراین بۆ سەرشارترین وڵاتێک کە منابع ژێرخانی هەست تەوجیه نییە. ڕووس ڕساڵەت بۆ خۆی قائلە. هەروەکە مارکس وتی تاریخ جهان تاریخ تضاد طبقاتیه و هدف کمونیزم دروست کردن کۆمەلگای بێتەبەقەز یعنی پایان تاریخ. دروست کردن کۆمونیزم یعنی وەستانە مێژوو. بۆیە دوای لە بینچوونە اتحاد جەماهیرە شەوروی فوکویاما بەحسی لە پایانە تاریخ کرد تا ساموئل هانتینگتۆن بێت و بەحسە شەڕ تەمەدونەکان بکات. ئالەگراس تێرۆریزم سەری دەرهاورد. ئێستا لە بازی ئیمپراتۆریایە ورچە ڕووسی
إنسان الروسي يد خداوند هاتك فساد هاتك اتحادية أوروباي هاورقس خواز كوني باز لبين بوا تا بشر نجات بياكا. أما رسالتك الروس بخوي تعريفية كاتو لتراني كاتيوشا تا إذا كان إيفان إليان تو كي بيناستي كردقام يهود ومسيح الأكراد طائفة من الجن يهود ومسيح قوم نيمة كوشرية وحشية كرد أما كامل رواية خلق كرد تفي كردو بس يست سال داگیر کری سیستماتیک و بپروژه اما کام کد تاریخی و میرات بو که نچو جیر بار ام تصویره نچو جیر بار ام تصویره پی حل نکریا لمیجوا فرین دا بیت درو پی حل نکریا لبازیکانا دریان کرد بیت پی حل نکریا اوان تصویری لی دروس کنو بوحشی و دوا کوتگو برساغلتو قوم جنو كخوا پردي لسريان لا داغو بنادانو جاهلو أمينا بيان بوان تا لهيكل بوغنكي قاضي محمد قرجيا تا لهيكل نقريسكي مسفاي جولكو نوادقانيا تا لهيكل قيزونكي جاسوس ما صاوشي جلال حسام الدين جولكا بوتو تصوير دروسكا تصویر کردچی قاچاقچی همیشه درچوگ ترسیاگ تصویر کرد نوکر یهودی مسیحی مزوریان نوکریانه یا تصویر کرد او تصویر سوا جهان جودو کریستیانتی وکو صقلی اترسی قلب بسینیت کامیان بو ایمان رواية خومان ونبو بدست الرواية النقريس وقيزون أمان چون است الدنيا چون أوتي هالدرياغان ايوا دفاعيان لخساقيو بالكزيرينو قنخرة كنشكان آشتي خوازة بكاكية آشتي قلانو دارو دسي مسعود مسفاي خسياق النوكر أمريكا وإسرائيل ويهود الجهاني وبنيات نروية دولة إيراقي ودسمال ودسو ما ساوكر دولة يهود إيراني لإيميان بعنوان تصوير إنسان شكست خوار دقة خسياق دواك وتك أدال سر إيمن نجس فيها چوننا أنتواني چونا ام روايتين كبو ايما كرد ام تاريخ الشكستيانا كبو ايما دروس كرد بيان وابو واقعية اخلقين نو ايما قبولي اكين بلام امام مرغوبيتي نبو لنا وزهن انسان كرديا انسان كردي ني اتواني ااوي نبروانيتو اما تشك مرداني خوي بنواريتو الجهاني كخوي تياسر ور اوينيت بنواريتو تصوير كبوي إراء أدن لم آين واهي سريكي چوار بي وأحمقيكي نادن وترازياغيكي لخواي يهودي تسليم گر ببالاي اواناي خوا نأچو جير باري اما كيبون كيهابون ام تصوير لئيمة تبليغ كان شوروج أمانة دوسن ين دجمنن أمانة فاحشقانا كهاتكن أم سرزمين إيما آلو دكن بس فليس آلو ديكن بميكروب تا إنسان إيما بدواي أم إبديمية لبين شيت شر أوكراين بتو إيجيت هر أم دنياي غربة واتا دويك بفلسطين يكاني او التروريست كلبرانبر يهوديا مقاومتيان اكرد امرو كنيشك كاثوليك اوكرايني بتمنى حفصالوه ودس خالي لبرانبر السرباز الروسا نشان ادات وايجي ام كنيشكا
ناچێتە ژێرە بارە تەجاوز نایژێ شانی بۆ شلکە مەسرەفی کەس ئەو تەنە نایژێ حکوومەتە ئامین و سەلیم نان و ئەمانە پێئەدات لە بەشێک لە ڕووسیە بوون سروەت بۆ تۆ تێرێت ئەمنیەت بۆ تۆ تێرێ ئێژە کەنیشکە ئوکراینی ئەسلحەی نییە ئەسلحەی پێ بگێنن و دەسە خاڵی چووگە بدا لە ڕووس نایژێ وە دەسە خاڵی چووگە گوڵە سووری پێ بابێژێ شەڕخراوە ئێژێ ئەسلحەی نییە ئەسلحەی پێبەن تا شەڕکا کەنیشکە 7 ساڵەیە ئوکراینی چۆنە خەسیاگەکانە چەپڵە لێدەرە دەرچووە کەرکووک حیزەکانە پارتی و یەکێتی چۆنە خۆفرۆشەکانە پەکەکە وەختێتیان ئەقوچان و دەرئەچوون تەسویرە قارەمانیەتیان لە دەرچوونا بۆ خۆیان بۆ ئێمە بەجێ ئەهێشت تا قەتڵ و عام نەوێ حەزیان بە شەڕ نییە تا قەتڵ و عام نەوێ وەلێ ئیستە میدیایە پێسچەرمەگە چاوشینە پڕچ زەردە غەربی لە ژێرە حەزارەتی یەهودی مەسیحیا لە ناوە تەمەدنە ئوروپای سڤیلایزدا خەریکە تەسویرە قارەمانیەتیە مردمە ئوکراین لە شەڕکردن لە چۆک نەدانە لە بەرامبەر داگیرکەرە ئەو سەرزەمینیانە نیشان ئەدات و مەرخوبی ئەکا ڕووسەکەیش ئێژێ ئەم دنیا بەدەسە ئەمانە فاسد بووگە ئەمانە مشتێ فاسدە نێربازن جەهانە ئێمە نابود ئەکەن ئەڕۆی نابودیانەکەین ڕووسیەت کەوت کەسە خەتەر جەهان کەوت کەسە خەتەر ئێمە ئینسان نجات ئەدەین تا خوا لە پەردەی شەرمۆ بێتە دەر ئەوەی ئێوە نابوودەکە تو لە حیزەکانە بەچکە جوولەکە تخمە بێتەبارەکانە فاحشە زادە بەناوە پارتی و یەکێتی بەناوە پەکەکە و کۆمەڵە و دموکرات بەناوە پسپۆڕ و مامۆستای زانکۆ و دەم چەرمەگە ئەم تەلەڤیزیۆنانە ئەوەی ئێوە نابوود ئەکا ڕەوایەتە کوردیەتە داستانە کوردیەتە جەهانە اختیار و ئینسانە سوڵتە قبوڵ نەکەرە داستانە ئینسانە بەگشت قەدەرا چووگە بەگشت خوددا چووگە کوردیە داستان كردان وبقد تقديرا ناوسن ولمقابل جهان انقياد قر جودو كريستيانيتيا وإنسان بكويل أكا أما إنسان كردية آزادة كأم حلقي النقريس أبسينيت ومن وتم لسر زمين كردوارا أم نزم النقريس كسيفة انقياد قرأ أديان انقياد قرأ إبراهيمية لبين أشيد أما إيوانا بودكا فاحش زادقان وقرقتان بو تسوير خسياقي دايكا كان خوتان بأيما بن تسوير قوادي باوكا كانتان بأيما بدن اما كود جينيتيكي هزاران سالس اما اركيوتايب الدروني وزميرنا خداقاه النست ايمس وقد ام تسوير خسياقي لأيوة قبول نكرد بهمو دامو دزگا كان خوتانو باب بزانن خلقو كردوار ام شري و ايوة ايوينن و حلقي سياق جهن واسه او تسوير ابو ام جار ايمل خومن هسمان او تشيروك واقعيك ايمل خومن هسمان ايمت تنيا انسانان سرقوي زمين كرسالة انسان بون من جيب جي كردقا ايما انسان مخيرين انسان سلطة قبول نكرين ايما انسان بقش تقديرات شوقين حتى اگر بزانين تراجدي اخلقيو لبين اچين نابودوين وكو لاوك زنبير فروش وكو باوك السيدوان وبقش تقديراتو ايما لبرام برد جهان پرچك انقياد گر جودو كريستيانيتيا انسانيتو كردية خومان لدس نادين ايما ناترسين ايما اوان بميدان الشر تيرين وشر اماليان اوين ايما نايلين اوان لايما تسوير السيزيف تسوير هيسر تسوير فاحشين ناديا مراد
تەسویرە فاحشەگانە پەکەکەمان لێ دروستکەن و ئمڕۆ دەستگاهە تەبلیغاتیان بووگە بە سمت و واژەنە ژن دووربین لەسەر دەم و چاوە ناسک و مەمکە خڕ و قنخڕ فۆکۆس ئەکات تا بێژێت شەڕکردن واسە شەڕکردن داستانە کاتیۆشای ڕووسە و تۆ دید عەکسە یەک دانە کەنیشکە ڕووس بە عنوانە سەرباز مخابرە نەکریاگە گەرچە ڕووسەکان سەربازە کەنیشکیشیان هەست بەڵام لە تەرانەیە کاتیۆشا ئەمە کەنیشکێکی عادیە ڕووسە لە تەنیشتە ڕووبار و بە هەورازا تێتە خوار دارە هەرمێکان و دارە سێوەکان ئەشکۆفەیان کردگە و لە تەنیشتە ڕووبارە تەمومژاویە تێتە خوار و تەرانە ئێژێت بۆ هەڵۆکانە ستەفە ڕووسیە بۆ قەهرەمانەکانە جەرگەی شەڕ بۆ ئەو کەسەی وانامەی ئاشقانەوە لە بەرۆکیاوە لە سەفە شەڕە پێی ئێژێت و دفاع لە سەرزەمین ئەکەیت و من عشق تۆ ئەپارێزم لە دڵە خۆمە دیتە تەسویرە عنتەر و باسەنە خڕ و مەمکە زل و پڕچ درێژی ئیراءە نەدا نا تەسویر ڕۆح معنەویەتە عشقێک کە گرەی خوارگە بە خاک و نێرێک کە ئێشێ لە مەیدانە شەڕاوێت تا ئەو خاکە بمێنێت کە ئەم عشقە بمێنێت ئەمە و تەسویرە سە تۆ گەرەکتە بچی بەگەشت ئەوەها مردمێکە کەوا ڕەوایەتەکە حەزە پێ نەکرد داستان بوو چیرۆک بوو ئەفسانە بوو واقعیەت نەبوو بەڵام ئەو وا ئێژێ پیاگە ڕووس ڕوانیە ناو چاوە شەیتان خوای نیا سەرە تەختە ڕەوانکاوی و پەی برد کە ملەتە ئەو بەشەریەت نجات ئەدات ئەمە چیرۆکە ڕووس حەزی پێەکە واقعیەت نییە چیرۆکە ڕووس حەزی پێەکە بە حیچ بۆمبە ئەتۆمێ لە کەللەی سەرە ڕووس نایێری تێدەرەوە و عشقەکەی کاتیۆشا و قەهرەمانەکەی لە مەیدانە شەڕا ناری تێدەرەوە وەلێ تۆ وا یەهودی مەسیحی گەرەکی بوو بتکا بە فاحشە ئەبزارە عەکس ژن و باسەنە خڕ و مەمکە زل و واژەنی بە تۆ نیشان ئەدا لە قنخڕەکانە قەندیل و ڕۆژئاواتە تا لە مردمە ئێمە گەواد و حیز دروستکات شەهوەتی و ناو گەڵپەرست دروستکات تا لە مردمە ئێمە کەنیشکە زەریف و قنە زەریف و مەمکە خڕ دەرکات تا ئەوەی تێتە ئەم مەیدانە بزانێ غەنیمەت ئەوات و غەنیمەت ئەواتۆ کێ ئەم مردمەی بێڕەوایەت و بێچیرۆک کرد کێ ئەم مردمەی لە کوردیەت دوورۆ کردۆ تەسویرە خەسیاگ و حیزە قازی محەممەدی بە تۆدا مەلامەچەی جاسووس مەلامەچەی هەمیشە شکست خواردگە دەرچووگە جوولەکەی بە تۆدا ئەو سەلامە جوولەکەی بۆ تۆ گەورە کرد جەلالە حەسامددینە جاسووسە خۆفرۆشە ئەژداد خۆفرۆشی یەهودی بۆ تۆ دروست کرد ئەبە ئۆجەلانە بێعەقڵە شێتە ئەحمەقە دار دەست شیعەی بۆ تۆ دروست کرد کێ ئەم تەسویرەی بۆ تۆ دروست کرد تا ڕەوایەتە بێتەمەدونیە کوردە بۆ بکەن تا ڕەوایەتە دواکەوتگی نەبوونە حەوزەیە تەمەدونە کوردیت بۆ بکەن کێ بوون ئەمانەوە ئەم ڕەوایەتیان کرد وا ئەم مردمە ئێمە ئیستە سەری لێ شێویاگە ئەنوارێتە ئەوێنێ حیچێکی لە فاحشە و لە گەواد و لە هێسر ناکات و ئەو تەسویرەی وا بۆ باقی مردمە ئێمە دروسیان کردگە بە عنوانە منجیانە یەهود مشتێ هەندی زادە و توخمە گورجی و ئەرمەنیان هاورگە سەم سەرزەمینە سەیرە قیافەی ئەکەی گەوادیە هەزاران ساڵە بە ناوچاوە خۆی و ئەژدادی و دیارە کە ئەمە لە ناوە فاحشەخانەکانە شەهرگە لە متەئەخرا دروستکریاگە و هاتکەسە دەرەوە بەخۆی ئێژێ ماشیعە کوڕە کوورۆش نجات دەهەندەی یەهود دروستکەرە سەرزەمینە مەوعودە یەهود لەم سەرزەمینە گەورەیە کوردەوارە تا بزانی تەسویر چه معنایەکی ئەست بابای ڕووس بەلای و مهم نییە تۆ چۆن ئەنواری پێە ئەو بە تۆ ئێژێ فاسد
تۆ هەر حرەکەتێکە هەر ئەندێشەیەک و شەیتان ڕۆ ئەکاتەناوە ئەم دنیا و من ڕووس هاتگم بە قەهرەمانە خۆمۆ بە ڕابەرە خۆمۆ بە تەمامیەتە دەسەڵاتێک کە پێی ئەدەم ئەم جەهانە لەلەو ستۆ پاکۆ بکەمەوە. ئەرنست کاسیزلێر وەختی ئەڕواتە سەر جەهانە سیاست ئێژێ لە داستانە سیاسەتا میت کارەکە ئەفسانە کارەکات. هەڵی بوویە مەعادڵات جەنگ جەهانیە ئەوەڵ و جەنگ جەهانیە دووەم جامعەیە پۆزیتیڤیستیە غەربی بردە ژێرە سوعال لە حەوزەیە سیاسی و حیاتە ئیجتماعیە تۆ بە حساوە دوو تا چوارتای ڕیازی کار ناکەی. ڕووس وا خۆی پێناساکە بە منە کورد ئێژێ ڕووس ئەمەسە ورچەکەی ڕووس ئەمەسە ئەنوارێتە ناو چاوە شەیتان و خواڕەوانکاویە کازانێ خوا نوقسانی هەز خوا نوقسانی هەسووە ئێمە نوقسانەکەی خوا کامەڵ ئەەکەین تا خوا لە پەردەی شەرمەوە بێتە دەرۆ. ئێمە لەگەڵەمانە ڕوبەڕووین ئەوە ڕووسە ئەوە ئەمریکاس ئێمە کەین ئێمە ئینسانە کوردین ئێمە خالقە تەمەدونە کوردین ئەگرا سەرزەمینە کوردانە تەنیا بەشێکە لەم جەهانە نەچووە ژێرە بارە ئینقیاد تەسلیمە قەدەر نەبوو. خواکانە ئێمە تەبیعی بوون منطقی ڕەفتاریانە کرد منطقی لەگەڵیانە ڕەفتارمان ئەکرد سوورەتێکی متەکاملتر لە گەورەیە خۆمان بوون لە هەر کوێکیشا بە تەزاد بەمان خواردای لەگەڵ یا بە شەڕە هاتین ئەلا ڕقمە ئەوەی کە ئەمانزانی ئەمرین ئەی دۆڕێنین بەڵام ئەمە کوردبوونە ئێمە بوو کە ئێمەی تووشە ئەم شەڕە ئەکرد. جەهانە جودۆ کریسیانەتی بزانێت لە بڕێکا کە ئەم دەفعە ئەیدا کورد ڕەوایەتە خۆی پەیا کردگە کورد تعریفە خۆی و چیرۆکە خۆی پەیا کردگە. تۆیە ڕووسە نەجات دەرە کورەیە زەمین تۆیە ئەمریکاییە لیبرال بازە نئۆلیبرال هەرتکتان ئینقیاد گەرە ئەم جەهانەنە وا خەڵکە ئەم دنیاتانە قێزەون کرد هەرتکتان عاملە فاحشەگیە بەشەریەت و کۆیلەکردنە بەشەریەتن هەرتکتان لەم سەرزەمینە کوردەوارە ئەپسێن و ئەخەسێن. ئێستا تۆ ئەزانیت ئەوەی وا تەسویری بۆ تۆ دروست کرد دژمنە تۆ بوو ئەوەی وا مێژووی تەجاوزی لە تۆ دروست کرد ئامدانە هاتوو واقعیەتێ بۆ تۆ دروست کات کە تۆ بچووکیت قابلە تەجاوزیت گەوادیش قبوڵەکەی لەمێژووی متەئەخرا بە ئەبزار ئەربابان بۆیە ئەم گەوادە ئیبنە گەوادانە هەر ماگنۆ هەر لەبەی ناچن هەر ماگنۆ بۆ خاترێەوەی ئەم تەسویرە بۆ ئێمە دروستکەن. چ پێناسەیەکمان لە خۆمان هەبوو تا دانایان نەبوون هیچ پێناسەی خەسیاک پێناسەی ترسیاک پێناسەی حەز بە تەجاوزکەر پێناسەی هێسر و قاتر و کۆڵبەر پێناسەیە هەمیشە دەرچوو گەشکەست خواردگە لە چەپەڵەمەکەرە فرمێسکدا ڕژ. کورد نە بەزینی ئەناسی نە لەرزینی ئەناسی کێ ئەمەی بە ئێمە ئاشنا کرد؟ ئالەگراسە کە تۆ ئەفەمی ئەوەی مردمێ حەی ئەکاتۆ ئەوەی هێز بە تۆ ئەدات ئەوە سەوا تۆ حەزی پێ ئەەکەی تاریفە تۆ لە خۆت چییە؟ ئەوە سەوا من وتم یا ئەوە سەوا کۆمەڵە و دموکرات و پەکەکە و دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە تورکی و یەهودیە تاریخنویس و یەهودیە شەرقشناس لە تۆی ئەیدا کامیان تۆی؟ ئەوەی وا خۆت لە ئاوێنە ئەیوێنیت و لە دەروون تا هەستی پێەکەی ئەوەی وا دوژمن ئاوێنە ئەگرێت تا تۆ قێزەون خۆت بوێنیت تۆ بەرچەسپەکەی ناوە ئاوینەیت یا واقعیەتە خۆتی کامیان؟ لای ئێوە خۆش.